ما مصيان نيكي تر ل موقف كان أبو بكر الصديق رضي الله عنه پروردگاری لبه أو بوكوا چەند کەسانێکی فەقیر چەند کەسانێکی هەژار نەفەقەی لە ئەستۆی خۆی گرتووە لەگەڵ ئەوەشدا چاوی لە هەژاران بۆ و ماڵی بەسەردا بەخشیون بەڵام کاتێکەوە ڕووداوی بوختانکردن بۆ دایکە عایشە هەڵبەسرا عایشەی کچی یەکێک لەوانەی کەوا قسەی کرد لەو بوختانەی دایکە عایشە بە ناوی مستەحی کوڕی ئوثاثە بوو کاتێکە ئەو قسەی دەگوتەوە کەوا بوختان بۆ عایشەی کچی ئەبوو بەکر سیدیق کرا بۆیە ئەبوو بەکری سیدیق یەکێک لەوانەی کەوا ماڵی پێدەبەخشی مستەح بوو بۆیە سوێندی خوات کەوا ئەو ماڵی کەوا پێی دەبەخشێ لە مەودا پێی نابەخشێ یارمەتەکەی لەسەر قەتع دەکات یارمەتی نادات بە شێوازێکەوە بەردەوام یارمەتیە دا و نەفەقەی خز بۆ سەر خۆی ئەوەش گەورەی ئەو پیاوە دەردەخاکەوە چەند بەخشندە بووە ئەوە فێری ئەومان دەکات ئەو کەسانێک کەوا دەوڵەمەندن توانان هەیە کەسانێکەوە نیانە بە نەفەقەی مانگانیان بۆ بڕێتەوە بتوانێت ژیانیان تەئمین کە ئەبوو بەکر سیدیقێکی لە موقیفەکانی ئەوە بووە سوێندی خواتکەوە پێی نەبەخشێ چکا بۆ ئەو بوختانەی دەگوتەوەکەوە ئەو بوختانەی دەگوتەوەکەوە منافقەکان درستیان کردبوو لە کاتێکە ئەبوو بەکری سیدیق ئەو سوێندەی خوارد خوای پەروەردگار ئاەتی دابەزاند ئایا پێتان خۆش نییە خوای پەروەردگارتان خۆش بێ لەو کاتدا ئەبوو بەکری سیدیق کاتێکە ئەو ئاەتەی بیست کە خوا سبحانه وتعالى دەفەرمێ ئەوانەی کەوا بەخشندن ماڵ دەبەخشن بە سوێن نەخۆن لەوەی کەوا ماڵیان بگرنەوە ئایا پێیان خۆش نییە خوای پەروەردگار لێیان خۆش بێ ئەبوو بەکری سیدیق یەکسەر بۆ تەطبیقکردنی ئاەتی خوا سبحانه وتعالى دەست بەجێ موقف دەنوێنێ دەڵێ یەکسەر ئەبوو بەکری سیدیق دەڵێ بەلا والله أحب أن يغفر الله لي بەڵێ والله خوایە پێم خۆشە خوایە لێم خۆش بی یەکسەر تی بەڵێ خوایە پێم خۆشە لێم خۆش بی یەکسەر چوو نەفەقەی بەسەر مستەحدا بەخشیەوە تجارێکی تر بەڵێ جارێکی تر من ئەو نەفەقەیەت لێ ناگرمەوە چکە خوا سبحانه وتعالى ئاەتی لەسەر دابەزاند بە ئەوانەی کە ئاوا بەخشندن ماڵیان نەگرنەوە لەسەر شتێکی ئاوا ئەبوو بەکر سیدیق جارێکی تر ماڵ دەبەخشێتەوە بەسەر چێ بەسەر مستەحدا ئەوە موقیفی ئەبوو بەکری سیدیقە کە بەرامبەر ئاەتەکانی خوا ڕزای خوای پەروەردگاری لێبێ کاتێک ئاەتدا دەبەزێ یەکسەر ڕادەوەستێ یەکسەر جێبەجێی دەکا بەبێ ئەوەی تەڕەدودی هەبێ ئیمانی ئەو پیاوە کەوا شتێکە وەقەڕە فی قەلبی لە ناو دڵی داهاتی خۆ ئەبوو بەکری سیدیق کە باسی فەڵی دەکرێت ئەوەندە فەڵی گەورەیە بەوە نەبێکەوە نوێژی زۆر و شەو نوێژی زۆر ئەوەی هەبێ لەوانەیە هەبێ زۆر کەس شەو نوێژ لە ئەبوو بەکری سیدیق زیاتر بێ بەڵام ئەو ئیمانە بە قووەتەی کە لە ناو دڵیدا هەبوو ئەو دەستیقەی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئاەتەکانی خوا ئەبوو بەکری سیدیقی گەیاندا ئەو پلە ئەو مەنزیلەتە